ولی تماشاوان جای دیگه ما خدام دهان شورش و داستان و نبردی و گفنش و پیه شورش گلان شوی شورشه کو شورشه که به باندور بگمان ام خوشی دنوا و شورشه داش دای بونه که سوکارین ما پیش مرگه بونه ما گله قناغین و شورشه دین سرکدام بونمونه داستانا دیرلو که مدید که همان دم دارف کوچ بربون دردسری کیمیا باران کردن حتی داویه ایدی برهمی و شورشه اوه کناهون دبینن میوانه که مهجا می پتر نقاشا و پرسه دیگری بکن برای دکتر کیوان آزاد او ماموستای زانینگه دیروک نویس او باش لکبن شوپیا کردام تایبتی دوار شورش آندا دیگه دکتر دماتا باش با خود ازانی شورش گلان در انجامی نسکوی سالی 1975 او پیلانگیری هریمی و اتوانی بلی نفدولتی لدای بود او کاتا رژیمی او کاتا عراق دایود دار قصب لسر شاخکانی کردستان دروی جاری کی دیگه پیشمرگه نابینی نوا بلام در انجام شورشی کی گورتر بهستر بگمان در انجامی دستکوتی زیادتر لدای بود دروز بونی شورش گلان تو چونه که دیتا اکوی بلین ور چرخانه که گرنگی دیروکی بولاو کاتا دا سپاس بۆ ڕێزت بۆ بینەران و بیستەرانی کوردستان 24 سپاس کاتێک دەمانێت لە ڕووی مێژوویەوە لە ڕووی زانستی مێژووەوە لێکدانەوەیەکی زانستی بۆ شۆڕشی گوڵان بکەین دەکرێت بڵێن شۆڕشی گوڵان درێژەوە بووی شۆڕشی ئیلولە بەڵام بە قۆناغێکی جیاوازتر چکە شۆڕشی ئیلول لە دەرەنجامی ڕێکەوتنامەیەکی نێودەوڵەتی هەرێمی نەبووە نێودەوڵەتی شکستی خوارد کە ڕێکەوتنامەی جەزائیر 1975 ئاگادار بە ئەمە تا ئێستا خوێنێکی زانستی بۆ ئەو ڕووداوە نەکراوە بۆیە هەمیشە تۆمارەکانی مێژوونستان و نووسەران و سیاسەکانیان بە هەڵەدا بردووە ڕێکەوتنامەی جەزائیر لە دەرەنجامی کۆبوونەوەی سەرانی ئۆپێک بوو ئەمە زۆر گرنگە ئەمە گرنگە لە دەرەنجامی کۆبوونەوەی سەرانی ئۆپێک ینی هەموو دەوڵەتانی نەوتی بە عەرەبی و نەعەرەبیەوە دەوڵەتانی ئیسلامی هەموو ئەمانە لە جەزائیر کۆبوونەوە دوجار هەوار بۆ میدیانی سەرکی جەزائیر و سەرکی ئەو کاتەی کۆنفرانسەکەی ئۆپێک شای ئێران و سەدام حوسێنی بێگەیاند و ڕێکەوتنامەی جەزائیر لێکەوتەوە بۆیە ڕێکەوتنامەی جەزائیر ئاگادار بە لە بەرچاوی هەموو وڵاتانی ئەمە زۆر گرنگە نەوتی عەرەبی و نەعەرەبی واژۆکرا ینی وڵاتانی خاوەن سەرمایە خاوەن هێزی سیاسی خاوەن هێزی ئابووری بۆیە کورد لەو ئیتر توانین دوای ئەوە جەژ بە شۆڕش بدات بۆ شۆڕشی لەوەیە شکستی خوارد هەنی شکستی شۆڕشی لەغەدار بە دەرەنجامی تەنە پیلانی بەعز نەبوو تەنە دەرەنجامی شاڵایی بەعز نەبوو نەخێر تا ئەگە تەنی بەعز تەنیا خۆی بووایە تا هەتا ئێرانیش بووایە شۆڕشی شکستی ناخوارد ئەمە دیوێکی بۆیە شۆڕشی دەبووە لە قۆناغاتێک پشکێت بۆستێت و قۆناغی ساڵێک بەلانی کەمەوە ساڵ زیات یاکەمتر بە بێدەنگی دانیشە بۆی کەوا لانی کەم ئەم دۆخە سیاسیە ناوچەیە هەرێمی نەدەوڵەتی ئارام بێتەوە بۆیە دوای دوای ساڵێکی تر 26 مایس کە بە شۆڕشی گوڵان ناسراوە شۆڕشێکی دەست پێکاتەوە لەسەر سیپادی کوردستان و کاتێککە تەمەەن دیارە سەکداری کاتیان پێ ئەوت دەست پێکاتەوە ئەمەیتر ئەمە قۆناغی تر شۆڕش ینی بۆ مانایە شۆڕشی ئیلۆل تا 75 هێنا ئەم لە 76 درێژەی بە شۆڕشەکەدات تا بە قۆناغی سەربەخۆی بگات ڕاستی ئەمەش گرنگە ئاگادار بە شۆڕشی ئیلۆل بۆ هەموو تەمەن و بۆ هەموو سەرکەوتن بۆ هەموو توانایی کای بۆ هەموو قوربانیدانەی کە دای و چوارە ساڵاتی دەوڵەتی عێراقی یەک لە دوای بە چۆکە هێنا بە پیلانی نەوتەڵەتی شکات بەڵام شۆڕشی گوڵان ئەوە گرنگە دوای بە سەرکەوتن دەگات کە ڕاپەڕەنمەزەکەی بەهەرێزان ساڵەوەیەکی زاینی بەرهەمی شۆڕشەکەی ئاگادار بە ئەم زۆر گرنگە ئەمە ئەنی ببین شۆڕشی گوڵان لە 1970 زانی کە 5 ساڵ تەمەنەکات ئەم شۆڕشە بە سەرکەوتن دەگات کە ڕاپەڕەنی مەزنی بەهاری 1970 دووادا دێت و کورد دوچار هەموو کوردی کوردستانی باشوور بەرەو سەربەخۆیی ئازایی دەڕۆن و ناوچەکانی پارێزگاکانی دۆ کۆلۆر سلانی پاکەنەوە و حکوومەت و پەرلەمانی کوردستان دروست دەکەن ولی دکتۆر منی شتم لە چارچێ پیلانێکی هەرێمی نێودەوڵەتیدا بێگومان شۆڕشە ئیلۆل شکستێنە سوپاس بۆ ئەو سەرنجە گرنگێت کە وڵاتانی ئوپێک ینی وڵاتە زەبەلا ئابووریە جیهانیەکانیش لەو پیلانگیریە بەشدارمە خۆتەزانی حتا پیلانگیری ناوخۆیش هەبوو بوونمونە لە 1960 1964 کە لە ناوخۆشدا هەوڵ دەرەکە شۆڕشە ئیلۆل بکرێت بەڵام کپ نەکرا کەواتە شۆڕشی گوڵانیش بە دەرنەبووە لەو پیلانگیری هەرێمی نێودەوڵەتی کە لەسەر شۆڕشە ئیلۆل داهات بەڵام بەردەوام بوو و ڕۆبەڕەی دڕندەترین ڕژێم بووەوە لە بیرمە کە چوون ئەو ڕژێمە لە کاتە داهشتەکانە پێشمەرگە کیمیا بەڕان کرا خەلی کیمیا بەڕان کرا ئەمفال دروست کرا بەڵام ئەم شۆڕشە بەردەوام بوو ئەم حکمەتە لە چیایە سەریکە خۆی هەم بۆ هەموو شۆڕشێکە غەدار بە دەستپێکردنی بەردەوامبوونی دواتر کۆتاییاتنی بەسەرکەوتنیا بەشکست
دوو هۆکاری سەرکی وڵاتی داگیرە هۆکاری ناخۆی هۆکاری دەرەکی هۆکاری ناخۆی ئەوە کاتەیەکە زمینە سازێک ڕخسێ بۆ خەڵکی شۆڕژگەر و تێگۆشەر کە ئەوێ ئەو دۆخەشە دەستەیە قبوڵ ناکات وە بەرامبەر ڕژەمی دەسەڵاتداری استفکار ئەوەسێتەوە کە بۆ ئێمەی کوردی باشوور بەرامبەر وستانە بەرامبەر دەوڵەتی عێراقی دایکرد و ڕژەمی بەعەس ئەمە هۆکار ناخۆیەکانە ئەمە ئەو دیستان لە ناوکانەوەکانە غەدار بە هەمیشە بە دەژایی مێژوی مرۆڤایەتی بەرەیەک هەبووە کەم بەرەی شۆڕش بووە بەرەیەک بەرامە شۆڕش وەستاوە هەمیشە ئەو بەڵێ بەرەی دژە شۆڕشە بەرەی خیانەتکاری پێڵە لە مێژوودا ئەو بەرەیەکە هەمیشە وڵدات کە ئەزانی شۆڕشی پێ ناکرێت دژی شۆڕشەکە ئەوەستی ئەزانێک ناتوانێت وەکو سەکەدەی شۆڕشەکە بکات ئەم بەرامبەری ئەوەستی لەگەڵ دەوڵەتی دایکرات دەستێکەڵەکات و بەیەکەوە بەرە ئەم شۆڕشە بەرەو شکستبوون ئەبن ئەمە خاڵێکە بۆ چۆن شۆڕشی ئەیلۆل بەداخەوە لە 1964 دووچەر ئەو پەرتەوازەیە بۆ دوجار بەرەیەک لێی جیابەوە و بەرامبەر شۆڕشەکە وەستا و چونە بەڵ دەوڵەتی عێراق و شەڕی شۆڕشی کوردی یانگەتانە 1970 زاینی تا قدم 1970 زاینی بە هەمە شۆڕشی گوڵانیش دوای 76 دیستانەوە دوو شەمەر حاڵەت بووەوە و دوجار بەرەیەک بەرامبەری وەستاوە ئەم بەرەیە تا 1980 دۆزمەری کوردستانی دژاری شۆڕشی گوڵانی کرد بەداخەوە قۆناغانە تێپەڕین و ئەوە ڕوو نەدا کە ڕوویدا ئەم ڕوودا بە قازانی دەوڵەتی بەعەس و دەوڵەتانی دایکر بووە بە زەرری کورد و بزافەکەی بووە و کورد باجەکەی داوە لەسەری ئەمە دیوێکی بابەتەکەیە ئەمە ئەم پێڵە هۆکاری ناخۆی هۆکاری دەرەکی ئەوەیە هۆکاری دەرەکی ئەوەیە کە دوجار دۆخی سیاسی ناوچەکە هەرێمی نێودوڵەتی ئارەتی دەگرێت بۆ نمونە لە شۆڕشی ئیلۆلدا دەبینین بەرژەوەندی وڵاتانی ناوچەکە واتە ئێران تورکیا سووریا عێراق لە ناوچەکە و وڵاتانی زلهێز وەکو وڵاتانی بۆ ئەو کاتە یەکێتی سۆڤیەت و ئەمریکا کە ڕابردوو بلۆکی سۆشیالیست فەرماندەران دەکرد بەو ئاراستەیە گوزەریە کرد کە شۆڕشی کورد کۆتایی پێبێت و ئێران و عێراق بوو وڵە دەوڵەت ڕێ بکەون لادان چۆقاتە ئێران لەبەری دەوڵەتانی سەرمایەدار بوو و عێراق لەبەری دەوڵەتانی سۆشیالیستی بوو ئەنی ئەم بەرژەوەندی وای خوات ئەو قۆناغی مێژوویە کەم دەوڵەتانە ڕێ بکەون بۆ قۆناغێکی مێژووی و ئەم بە زیانی کورد تەواو بوو بەڵام لە شۆڕشی گوڵاندا ئەم پێچوانە ئەبێتەوە لە شۆڕشی گوڵاندا ئەو دەوڵەتێک کە دەوڵەتی دایکەری عێراقە کە پاشە شەڕی لەگەڵ دەوڵەتی ئێران ئەم دەوڵەتە تێک دەشکێت و هەڵەیەکی مێژووی دەکات کوێت داگیر دەکات وەکا پارێزگای نۆزدەمی وڵاتەکەی خۆی و دەجا ئەموا دەکات ئەمریکا بە سەرۆکاریسی دەوڵەتی یاوپەیمان لە وڵاتانی بەریتانیا فەڕەنسا ئیتالیا تا بە ئێران تا بە تورکیا تا بە وڵاتانی تر دەکات دێنە نێو بەرەیەکی یاوپەیمانیەوە و هەمویان دژی دەوڵەتی عێراق دەوەستن و ئەمە بە قازانجی شۆڕشی کورتاوە دەبێت ئەمە خانی لێرەیە هۆکار دەرەکیەکە بە پێچوانی شۆڕشی ئیلۆلەوەیە لە شۆڕشی ئیلۆلەوە باس دەکەن وڵاتانی ناوچەکە و زلهێز بەرامبەر شۆڕشی کوردستان بەڵام لەم قۆناغەدانا لە شۆڕشی گوڵاندا وڵاتانی هاوپەیمان بە سەرۆکاتی ئەمریکا کۆکەتە ڕابەرایەتی هەموو دنیا دەکات سۆڤێت لە 1990دا کۆتایی بەرە کۆتایی بوون ڕوات بلۆکی سۆشیالیستی هەڵەوەش وردە ئەمە وا دەکات دوجار کە بزودنەوە ڕزگاریخواست کوردی لە بەڕابەتی شۆڕشی گوڵان لەم قۆناغەدا بەرەی دەرەوەشی دەگەڵایە بۆیە دوجان بە قازانجی کورد دەگەڕێ بە ڕاپەڕینی 91 ڕوئەدات ولی دکتۆر ئەگەر ئێمە باسی ئێستا بکەین دکتۆر خۆتەزانی لە چارچێوەی ئەو جیاکاریەی کە لە شۆڕشی ئیلۆ لە شەستەکانە دروست بە عەقڵیەتی ناوچەگەری و شێوەزاری و ئەو شتانە تا ئێستاش بێگومان وەکو کێڤنەشوپیەک ماوەزاڵ بووتەوە کەواتە ئێستا کورد لە قۆناغێکی ترە لە شۆڕشی بنیاتنان دروستکردنی تاکی کورد پاراستنی دەستکەوتەکان تا ئێستا ئەکرێ بڵێن ئێمە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیشدان لەبەرەوە لە باشووری کوردستان نیوەی باشووری کوردستان تا ئێستا لە ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمدانیە ڕوبەڕووی سیاسەتی تعریب و تەشەیوع و ئیتر سیاسەتێکی مەترسیدار بووە کەواتە لە ئێستادا ئەو هێزانێک کە دیارن لە کوردستانە بە تایبەتی فەلسەفە و کێڤنەشوپی شۆڕشی گوڵان تا چەند گرنگە لە چارچێوەی قۆناغەکە پەرە پێ بدەر ئیشی لەسەر بکرێت بەڵێ تەمان ئەم بەرهەمەی ئێستا کاوی لە 1990ەوە تا بە ئێستا ئەگا بەرهەمی ئەو شۆڕشەیە کە 1970 دروست دەبێت و قوربانی هەزاران پێشمەرگە و هاوڵاتی کوردی پێوە دێت ئەمە ئەو کە 1991 راپەڕێن ڕوئەدات و داجا پەرلەمانی کوردستان حکومەتی کوردستان دروست دەبێتەوە تا ئەگەینە ئەمڕۆ کە 2023 زاینیە لێرەوە ئەم جایمە دێنە سەر قۆناغی تازە تا ئێستا ئێمە ئاگادار لە قۆناغی بزۆر ڕزگاری خوازیان تا ئەم بساتە ڕاست ئێمە حکومەتی کوردستانمان هەیە ڕاست پەرلەمانی کوردستانمان هەیە ڕاست دەمەزگاکانمان هەیە بەڵام هەتا ئێستا کە ئێمە قسە ئەکەین تا ئێستا مەملانە و ناکۆکی نێوخۆی کورد عینی 64 بەردەوامە ئەنی هەر هەیە ئەو هەڵەیە کە 1964 کراوە تا ئێستا بەردەوامە تا ئێستا کوردایەتی
بەسەر چەندین بەرەیە دابەش بووە بەتە باشوور بەسەر چەندین بەرەیە دابەش بووە و بەرەکان خەڵک توانێت خۆی خوێنەوەی بۆ بکات کە واقع دواتر مێژوو خۆی سەنگی مەحەکی ئەم ڕووداوانەیە بۆ دواتر خۆی سڵە کەس ناکاتەوە واقعەکان خۆی نووسێتەوە ئەمەیەکی لە خاڵەکانە ئەمە هەرماوە تا ئێستا لەبەری بەعەز لە عێراق دەسەڵاتدارانی عێراقی شیعەن کە دیسانەوە ئەوانیش هەموو خۆراک بە خۆراقی کۆست دروستەکەن بینیمان لە ڕفراندۆمەکەی چۆن بەرامبەر ڕفراندۆم مەستان و شانسە کتۆران دروست کرد ینی بۆ نمونە تا ئێستا دەسەڵاتداری عێراق ئاگادار چەند لەگەڵانە ئێستا لە خۆراقی گفتوگۆ و دانوستان داین و تا ئێستا لەوان ئێمە عێراق ئاشتی هەیە و ڕێکەوتنامە هەیە بەڵام تا ئێستا دەوڵەتی عێراق مەترسیە بۆیە ئێمە پێ خۆراقی بزنەوە ڕزگاری خوازی کوردی چکە تا ئێستا گورد بەسەر بەخۆی نەگەیشتەوە تا کورد لە باشوە سەر بەخۆی نەگا و دەوڵەتی خۆی نەگات ئەم پێڵێ خۆراقی بزنەوە ڕزگاری خوازی ینی خۆراقی ئەتوان بڵێن شۆڕشێکی مەدەنی یەک شۆڕچەکداری ئەمە یەک و لە خۆراق شۆڕچەکداریەکەی دروست دەبێت و کاتێک کە ئیتر پێکدادان ڕوو ئەدا تا ئێستا وایە بۆی تا خۆراق ڕزگاری خوازی کوردی لە خۆراقی سەربەخۆی کوردستانان ئینتام سادە ئەمە یەک و من لای شارمەوە دەمێکە پامەکانم لە میدیاکان و لە نووسینەکانی خۆمدا بە ئاشکراوتووە من نایبینم عقلێتی سیاسی عێراقی لە بەغداددا بۆ ئاراستی بڕات لە مافەکانی کورد تێبگات دەمێکم قسەیم کردو صاحبی قسەی خۆشم و ئێمە لەگەڵ عێراقدا ئەم بەم حاڵەتە بەردەوام دەبین بە مملانێ و بە ئاشتی بە شەڕ و بە ئاشتی درێژە ئەکێشێت تا ئەو کاتێک کە عێراق پارچە پارچە ئەبێەوە دەوڵەتی کوردستان دروست دەبێت تا ئەمە ڕوو نەدات دەسەڵاتدارانی عەرەب لە عێراق هەر کەس لە عێراق دەسەڵاتداری بگایێت عەرەبە تورکمانە ئاسووریا کرد کەسێکە هەتا کوردیش بیکا کوردێکی کارتۆنی ئەم عێراق ناوێت عێراقی دیموکراتی و ئەستەمە کول عێراقدا بتوانێت ئاسوودەی بژێت هەتا بە مافەکانی خۆی عێراقدا نەکات مافی خۆی لە بەغدا ناسەندی ئاگادار بە ئەم بەداخەوە ئەم بۆ چوونە زۆر ئێستا زاڵە باز دەکرێت مافی کورد بەوە دەسەرێت کە بەڕاستی بۆ دەوڵەتە دروست بووەوە جیابێتەوە پێوەی دکتۆر بۆیە ئەم قۆناق ڕزگاری خوازیە تا ئێستا ڕاستە ئێمە تا ئێستاش وەکو باسەکەم لە عێراقا ناو بەناو ڕێکەوتن و ئاشتیەوانەمانە بەڵام ئەمە ناگات ئەنجام بە قەناعەتی من مێژوو ئەمە ئیسفاد دەکات 100 ساڵی کوردایەتی ئێمە 100 ساڵی خەباتی لەگەڵ دەوڵەتی عێراقدا ئەوەی سەلماندووە کە ئێمە لەگەڵ عێراقدا بەم شێوەیە هێناومانە و ئەمە ئەنجامەکەی دەبێت بەوەی کە ئێمە لەگەڵ عێراقا ناگەینە خاڵی کۆتایی تا ئەو کاتەی کە ئێمە بەڕاستی لە عێراق جانەبینەوە ئەمە قسەی من نییە و کێوان ئازاد قسەی مێژوو نییە قسەی واقعەتی مێژووە 100 ساڵی ئەزموونی عێراق بەڕژەی پاشایەتی و کۆماری و بەعسیەکان و شیعەکان ئەمەی سەلماند بەڵێ دکتۆر ئەمە لە چارچۆی قسەکانی بەڕێستا لە چارچۆی نیقاش بوو پرۆژە یاسای بودجە دوێنێ شەمادەی 13 و 14 کە پێویستە بەرێمی کوردستانەوە دەستکاری کراوە و کاونیە کەوی اتفاقی لە بین حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم کراوە هەندێک لایەنی کوردیش تیا بەشدار بوون زۆرینەی سیاسی جارێکی دیکە لە پەرلەمان لە دژی بەرژەوەندی کورد بەکارهێنراوە بەڕێز دکتۆر کەیوان ئازاد ئەو مامۆستای زانینگەی و دیروگنویسێکی بناو دەنگە گەلێکی سپاس دکتۆر بیهڤیا ڕۆژێکی خۆش